ئێمە وەکو کۆمپانیەکەمان لە ساڵی 1970 دەستمان کرد بە دروستکردنی بۆردی کارەبایی و چەند مادەیەکی تکە. تاوەکو ساڵی 2003 شوێنەکەمان فراوانتر کرد و چوینە بۆ شوێنێکی تازە بە تەکنۆلۆژیایکی باشتر و بە مەکانینی باشتر توانیمان بۆردەکان بەرەو پێشەوە بین بۆ یەک سبووکردنی تۆزی پاودەر لە وەکو فڕن بەکاردێنی بۆ وشکبوونەوەی سبووغەکان و هەروەها ئامێرەکانمان ئامێری بڕین و ئامێری خواردکردنەوە و هەمومان تازە کردوتەوە. ئێستا مەکانینی تازەتر لەگەڵ پێشوو بەکاردێنین و شێوازی سەریعترمان بەکارینەوە بۆ بەرهەمێنانی مەوادەکانمان. بۆردەکانی ئێمە لە بۆردی بچووک و هەتاکو بۆردی گەورە بۆ بەکارهێنانی جۆرا و زۆرمان هەیە وەکو بۆردی سێرکتی ماڵان برێن بۆ مۆلیدەکانی گەڕەکان بەکاردێتن. لە بۆردی سەعاتی کارەبامان هەیە جۆرا و زۆر بۆ خانی بچووک و گەورە بە قیاسی جیاواز وەکو دەیبینن گلۆپی شارەشی لەسرە بۆ کارەبای مۆلیدە و بۆ کارەبای وەتەنی. واروها بۆردی سەنعەتیشمان هەیە ئەو بۆردانێکە لە کارگەکان بەکاردێن کە پێویستی بە سەعاتی گەورەتر هەیە و بۆ کۆنتاکتەرات و بۆ مەکاینەکان و بۆرد وەکو خامێکە بۆ زۆر شت بەکاردێ بۆ شوقەکان بەکاردێ بۆ چەند پێوەرێکی تێدا بۆ ژێر مەحاویلەکان بەکاردێ. بۆردی مەتەڕی پێدەرێن IP65 ئەو زۆرە بۆردانش بەرهەمدێنین. ئێمە ئەو کارگەیە تایبەتە بە دروستکردنی بۆردی کارەبایی بە قیاسەکانی گەورە و گچکە و قەبارە هەموو زۆرە قەبارێکمان هەیە. قەبارەکانی لە بۆ ماڵان و لە بۆ سەعاتی کارەبا و لە بۆ معامل و شەریکات و بینایات و ئەنواع و ئەشکال ویشتی کارەبایی بەکاردێت. قۆناغەکانیشی دروستکردنی سەرەتا لە پلێت و لە مەوادی خام دەکەین. سەرەتا قۆناغی یەکەم ئەو بۆردانە لەو پلێتانە دروستی دەکەین بە جێرەی قەبارەی بۆردەکە پلێتەکانی لە بۆ دادەنێن هەر بۆردەک و یعنی قەبارەیەک قیاسێکی خۆی تایبەتی هەیە لە بۆ گێچی پلێتەکەی. قەبارەی گەورە پلێتەکانی سنچی ئەستورترە و بۆردەکانی قەبارەی بچووکن قیاسیان تەنکترە. سەرەتا پلێتەکان دەینین بە قەبارەی قیاسی قەبارەکە لێران بە جێرەی ئەندازەی بۆردەکە دەیبڕین و پاشان دەچینە مەرحەلەکانی تر و سەرەتا پاش بڕینەکە دەیبێنە قۆناغی پرێسکردن و بڕینی شێوەی بۆردەکە. ئەم پلێتێکە لە مەقەس بڕیمان بە جێرەی قیاسی بۆردەکان دەینینە سەر ئەم دەستگایانە کە پێی دەرێن پرێس زاویەکانی دەبڕین و بە ئەندازەی هەندەسی کە قیاسی بۆردەکەیە و پاشانەکە تونی جێی قفلەکان و چەمانەوەی بە جێرەی قیاسی بۆردەکانی لە بۆ دەکەین. مەرحەلەی بیدایەتی کە لەو پرێسە لێیش پێ دەکەین. مەرحەلەی دووەم بۆردەکەیە کە ئەو بۆردەی کە عین بڕاوە دیستانەکە شوێنی کونی بەتانە و کونی بابرین نەرمادەوە ئەو شتانەی لە بۆ دروست دەکەین. پاشانەکە دەیبێنە قۆناغی دادوو.
پاشەوەی پلێتەکان لە پرێس تەواو بوو دێتە مەرحەلەی ئەم دەستگایە پێ دەڵێن عەواجە خواردنەوەی پلێتەکان دەکاتن کە هەر چار لای بڕایە و بە ئەندازەی قیاسی بۆردەکە هەر چار لای خوارد دەکرێتەوە و ئەم دەستگایە هەندێک تایبەتمەندی هەیە کە یعنی سەلامەت نییە لە ڕووی ئەمانەوە دەبی ئەو کرێکارێکە لە سەیش دەکات زۆر ئاگای لە خۆبی یعنی ئاگای لە سەلامەتی خۆی بیتن و ڕێنماییشمان دایتێکە چۆنیش بکە و چۆن ئاگاداری خۆی بیت. مەرحەلەی دووەم ئەم دەستگایە ئەم دەستگایەش هەر وەکو عەواجە وایە بەڵام لە ئامان کاتدا چار خواردکردنەوەی لە یەک کاتدا دەکاتن و ئەویش لە بۆ تایبەتمەندی ئەوەیە کە لێ کەفەی بۆردەکە دروست دەکاتن. ئەم شێوەیە بە یەک جار دروستی دەکاتن هەر چار خواردکردنەوەی لە یەک کاتدا دروست دەکاتن. مەرحەلەی سێم ئەویش هەر عەواجەیە کە تایبەتە بە چەماندنەوەی بۆردەکە ئەم بۆردەکە لەم دەستگایە تەواو بوو دێتە ئەو قۆناغا کە تەواوی کرد قۆناغی دووەم ئەو زایانەی خوارد دەکرێتەوە تایبەتە بۆم دروستکردنی ئەو قیاسی بە ئەم بۆردەیە. لەم قۆناغی کە تەواو بوون لە دەستگایەکان دێنە دەستگای لەعیمکردن و ئەوانە کە بۆردەکان حازر کراوە بەو شێوەیە نەرمادەکانی لێ لەعیم دەکەین بە لەعیمی بنتا کە زۆر بەخوەتە بەرگی ساردی و گەرمی و هەموو دەوەکان دەگریتن. پاشانەکە قەپاقەکانی لێ لەعیم دەکەن بە دەستگایانە هەموو کە دەستگای پنتەیە زۆر بەخوەتن و کوالێتیان زۆر بەرزە و کە لەعیم دەکرێت لەعیمەکانی جوان کەپس دەکرێت بۆ ئەوەی هیچ ئاو و شتیوان نەداتن و لێرە ژەرام دەستگای لەعیمی ئارگۆنی پێ دەرێن دەستاویەکانی وانەی پێ لەعیم دەکەین لەعیمەکە زۆر بەخۆتە و دەبیت نەمەشاکێن کە لەعیمەکە جوان بتوێتەوە بەسەر ئاسنەکەدا و وەبی بەرگەی زۆر بگری و کوالێتیەکەیشی زۆر باش بی. ئەم دەستگایە پێی دەرێن دەستگای ئارگۆن. پاشەوەی لە لەعیمکردن کۆتایی پێ دێتە بەشی بۆ سەرەکردن و سافکردن و جوانکاری بۆردەکەی بۆ دەکرێتن و جوانتر دەچێتە قۆناغی دات. پاشەوەی لە قۆناغی کۆسەرەکردن و سافکردن و جوانکاری تەواو بوو دێتە ئەم بەشە بەشی بۆ یاخکردنە. سەرەتا بۆردەکان
پاک دەکرێتەوە دوایەوە لێرە هەڵدەواسین دانە بە دانە پێویستە بۆردەکان زۆر پاک بن بۆ بۆیاغکردن ئەم بۆیاغە بریتێ لە بۆیاغێکی پاودەری پلاستیکیە بەرگەی زۆر سەرما و گەرما و هەموو جەوێک دەگریتن. پاشەوەی لە قۆناغی خایەکردنەوە تەعلیقکردن حاضر بوو دێتە ئەم بەشی بۆیاغکردنە سەرەتا بەم جیازە و ئەم کرێت لە ڕێگەی دوو کرێکارەوە هەردوو دیوی زۆر جوان بۆیاغ دەکرێتن. ئەم بۆیاغا دەستە ناو ئەم فڕنیە دەرەجە حرارەتێکی دەرەجەی 200 دەرەجەی حرارەتی تێدایە نیو سعات لە ناوی دەوران دەکاتن هەتا دەکاتەوە دەرەوە. بۆردەکان لە کە بۆیاغ کران بەواسطەی ئەم سلایتەوە دەستنەوە داخلی فڕنەکە دەبن. ئەم فڕنیە کە ڕۆیش لە نەبوونا فڕنیەکان لە دەرەجەی 200 دەمینێتەوە تاکو نیو سعاتی پێ دەچێت دوایەوە دەگەڕێتەوە سەبر دێتەوە دەرێ. بۆیاغی بەتانەکان بۆیاغ دەکەین بە ڕەنگی جیاواز لە ڕەنگی بۆردەکەی بە ڕەنگێکی سوور بۆیاغی دەکەین بۆ ئەوەی بۆردەکە شێوەیەکی جوان و جوانتر وەربگرێ لەگەر ئەم بۆیاغە سۆرەی کە دەیکەن. ئەم بۆیاغەش هەر نەوعیەتی پاودەرە پلاستیکە بەرگەی حرارەتی زۆر دەگری و بە فڕن دەدوێتەوە. تاکو فترەیەک پێش ئێستا بۆ سەراسەری عێراق بۆردەکانمان دەنارد دوای کێشەکانی حدودەکان کە قەپات کرا لەگەڵ جنوب ڕاوەستا ناردنمان هەناردەکردنمان بۆ شارەکانی جنوب، بەڵام ئێستا دەستی پێکردەوە و دەنێرین بۆ سەرتاسەری عێراق و تاوەکو بەسڕا و هەموو پارێزگاکانی. فڕنیا بە گاز و کارەبایش دەکات. گاز لە بۆ ئەوەیە کە فڕنیەکە گەرم ببی هەتا دەرەجەی 200 دەرەجە کە بۆردەکان بۆیاغکران لێرە بۆردەکات پاودەرە و تۆزە. دوای ئەوە کە دەستە ژوورێت بۆ ماوەی 20 دقە دەمینێتەوە لە ناو دەرەجەی 200 پاشانەکە هەر بەو سکەیە دەسوڕێتەوە دێتەوە ئەم بەرەوە کە دێتە دەرەوە بۆیاغکە لێرە تەواو تاوایتەوە و بوویتە مادەیەکی پلاستیکی بەسەر بۆردەکە دواوەیتەوە بەرگەی ئاو و سەرما و گەرما و هەموو کەشەکان دەگریتن و زۆر بە باشی کوالێتی زۆر باش. پاش ئەوەی کە بۆردەکان لە فڕنەکە هاتە دەرێ لێرە بە ساردبوونەوە دەست پێ دەکات. لەم مەرحەلەیە هەتا دەگاتە ئەو سەر بۆردەکان تەواو سارد دەبێتەوە بۆ ئەوەی کرێکارەکان لێ بکەنەوە و بیبەن بۆ بەشی تەکمیلە و بەستان. ئەو بۆردانە ئێمە لێرە دروستی دەکەین هەموو قیاسەکانمان قیاسی ستاندەرن و هەروەها پلێتی ستاندەرد کە ئەستوری وەکو پێویست بەکاردێنین بۆ بۆردەکانمان تەنکمان نەکردەوەتەوە و ئەو بۆردانێک کە لە دەرەوە دێتن لەگەڵ بۆردەکانی ئێمە وەزنیان زۆر خەفیفترە و هەروەها لە قیاساتەکانیشیان گچکەتر دروست دەکەن و پرێنتی
تەواوی لەسەر دەکەن کە 30 بە 40 بێت مەسەلە بۆ قیاسەکەی 30 بە 40 28 بە 38 دروست دەکەن و 30 بە 40 لەسەر دەنووسن بەڵام قیاسەکانی ئێمە 100% وەکو خۆی دەردەچین یەک ستاندەردمان بەکارهێناوە یەک براندمان بەکارهێناوە بۆ دروستکردنی بۆردەکانمان هیچ نەوعشتکەمان دروست نەکردووە کوالیتیەکەشمان لە ساڵانی زووە تاکو و ڕۆ تەمەشاکەی بۆردەکانمان بەرەو باشتر چوە بەرەو خراپترمان نەکردووە. دوایەوە کە بۆردەکان لە فڕن دێنە دەرێ دێنە ئەم بەشی تەکمیلە و بەستان سەرەتا بورغەکانی لە بۆ دادەنێن هەر بۆرد و بە قەبارەی بورغەی خۆی هەیە بورغەکانی دەبەستن و دواتر بەتانەکەی لەبە سەری ڕەبت دەکەن و دواتر دەرگاکەی بۆ دەبەستن و نەرمادەکانی پیمەکانی دەبۆ دادنێن و دەرکەکانی دەبەسترێ و دواتر دەیکەنە ناو هەر بۆردێک و قیاس خۆی هەیە و دەیکەنە ناو کارتۆنی تایبەت بەخۆی و ئامادە دەبێت لە بۆ بازارکردن. بەرهەمی ڕۆژانەمان بەپێی بۆردەکان دەگۆڕێت وەکو بۆردێک کە قیاسێکی متەوەسط بێ 500-600 بۆرد لە یەک شەفتدا دەتوانین دروست بکەین ئەگە بۆردەکان بۆردی گەورە بین بۆردی گەورە دروست بکەین 150-200 بۆرد دەتوانین لە هەر شەفتێکدا دروست بکەین. ئێمە 38 کارمەندمان هەیە کارمەندەکانمان زۆربەی زۆری کوردن خەڵکی هەولێرن چەند کەسێکی بیانی تێدایە. ئێمە چەند جۆرێک بۆرد دروست دەکەین بۆ نمونە ئەمەی لە بۆ ماڵان بەکاردێ سێ جۆری هەیە قیاسی 30 بە 40 و 35 بە 45 و 40 بە 50 و 40 بە 60 هەیە. بۆردی گەورەترمان هەیە لە بۆ معامل و بینایەت و پرۆژەی نیشتە جێبوون بەکاردێت قیاسەکانی 40 بە 50 و 40 بە 60 و 60 بە 80 و ئەمانە هەیە. بۆردی ترمان هەیە لە بۆ مۆلیدەی بەکاردێت مۆلیدەی کارەبای. بۆردی ترمان هەیە لە بۆ سرکێت و لە بۆ محەلەکان بەکاردێت لە بۆ سرکێتەکانی مۆلیدەی و هەروەها ئەنواعی بۆردی ترمان هەیە دەستە تەلەبی مهندسین و ئانە لە بۆیان دروست دەکەین هەر بۆردێک بە قیاسی جیاواز. داوامان لە حکوومەتەوەیە هەر موادێک کە داخلی هەرێمی کوردستان دەبێت کۆنتترۆل بکرێتن و موادی باش و خەڵکی کوردستان شایانیەوەیە کە موادێکی باشی بەدەست بگاتن موادی خراپ داخلی هەرێمی کوردستان نەبی و خەڵک ئاگادار بکەنەوە لەوەی کە کەلوپەلی خۆماڵی و بەرهەمهێنانی خۆمان خراتر نییە لە بەروبوومی بیانی و کاڵای بیانی کە هاوردە دەکرێت لەلایەن تاجرەکانەوە لەوانەیە کوالیتی خۆمان زۆر باشتر بێ هیوادارم خەڵک چاوکراوە بێ لە ئەوەی کە موادەکان بەخۆی کۆنتترۆل بکات و بیبینێت و ئینجا بیکڕێت.